بەرەزان گفتوگۆی زیاتر دەکەم سەبارەت بە ڕەوشی کەرکووک و ئاڵۆزیەکانی نێوان حکوومەتی هەرێم و ناوەند لە دوای پرسی ڕەفراندۆم بە میوانداری بەڕێز محەممەد حەلوون مامۆستای زانکۆ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری بەغدا لەگەڵمان دەبێت. بەڕێز محەممەد سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونت. دەپرسم لە ئێستادا ئاڵۆزێکی زۆر لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هاتوتە ئارا بە تایبەت لە دوای پرسی ڕەفراندۆم. دەکرێت پێم بڵێ چارەنووسی ئەم پەیوەندیانە بەرەو کوێ هەنگاو دەنێن؟ سەرەتا دەمەوێ زۆر سپاسی بەڕێز و وەبینەرەکانیشتان بکەم، وەکو دەمەوێت سەرەتا سەرخۆشی و پرسەی خۆم بۆ گەلی کوردستان دەربەبڕم و بۆ گەلی عێراقیش و لە هەمان کاتیشدا بۆ خانەوادەی سەرۆک کۆماری عێراق جەلال تاڵبانی بۆ هۆی لە دەستدانیەوە، وەکو ئاشکرایە سەرۆک تاڵبانی لە دەستدانێکی گەورە بوو و جەنابی سەرۆک مام جەلال هەمیشە ڕەمزێک بووە بۆ یەک ڕیزی و هەموو پێکاتەکان و بۆ چوونێکی زۆر زۆر گەورەی هەبوو. هیچ کاتێک بۆ چوون هەڵوێستەکانی ئەومان لە بیر ناچێت و هیوادار بووین کە سەرۆک کۆمار و سەرۆک مام جەلال سەرەتا بەهاتایەتە بەغداد تاوەکو ئەم ڕێوڕسمە بکرێتە هەوێنێک بۆ پێکەوە ژیانی عەرەب و کورد، بەڵام جێگەی داخە ئەمە نەکرا و هیوادارین کە هاوڕێیان و برادرانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەر ڕێبازەکەی بەڕێزیان بەردەوام ببن و بە تایبەتیش بۆ جەنابی خوبات تاڵبانی کە پێمان وایە کە نمونەیەکە بۆ کار و چالاکیەکانی باوکی بەڕێزیان و هەمان ڕێبازەکەی بەڕێزیان دەگرێتە بەر. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی تۆ کە ئاراستی منەت کرد، جێگەی داخا و وەکو دەوترێت لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان لە ڕۆژی 25 مانگدا ئەم ڕێکارە بە شێوەیەکی گشتی هیوادار بووین کە نەکرێت و ئەنجام نەدرێت و لەم ساتە وەختەشدا بە تایبەتی و بۆم میکانیزمان، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەنجام درا و کارەکە کراوە. بویە ئەمە دەرئەنجامی ڕیفراندۆم بۆ هۆی دروستکردنی چەندین لایەنی نەرێنی زۆر زۆر خراپ و کاردانەوەیەکی زۆر زۆری هەبوو لەسەر گۆڕپانی سیاسی و حکوومەتی ناوەند لە بەغداد کۆمەڵێک بڕیاری دژی هەرێمی کوردستاندا و لە هەمان کاتیشدا پەرلەمان و عێراقیش هەڵوێستی زۆر دەربڕی بەرامبەر بە ئەنجامدانی ڕێفراندۆم لە 25 مانگدا و هیوادار بووین کە گفتوگۆ بکرێت لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستاندا تاوەک پێش ئەنجامدانی ڕیفراندۆم هەموو کێشەکان چارەسەر بکرایە بە شێوازێکی دەستور و لەسەر بنەماکانی دەستور و ئەگەر کێشە و گرفتێک یاخود هەر خاڵێکی هەڵپەسێورا و بمایە هەندێک لایەنێک بچوایە سوودی وەربگردا لە دادگای فیدراڵی تاوەکو ئەم کێشە و گرفتە هەڵپەسێورانە نەهێڵڕێ بە شێوازێکی ڕێسا و یاسایانە. بەڵام ئەم بابەتە هیچی جێبەجێ نەکرا و هیچ کارێک نەکرا. بەڵام لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم و دەبینین تەشەنوجاتێکی زۆری سیاسی هەیە و لەگەڵەوەشدا تەشەنوجاتەکان و ململانەکان زیاتر سیاسیە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستاندا. بۆ چوونەکان پێویستی بەوە هەیە کە ڕەوشەکە ئارام بکرێتەوە و لەگەڵ ئەوەشدا پێویستە کەسێکی بیرمەند و کەسێکی زیرەک بە عەقلانیەت دەست وەربدات و کارێک بکات کە بۆ چارەسەرکردنی کێشەکانی. هیوادارین دەرئەنجامەکەی نەگاتە پێکدادانێکی سەربازی لە نێوان هەردوولادا یاخود پێکدادانێکی تر، چونکە هەر پێکدادانێک لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە و لە کۆتاییدا هەمومان دۆڕاو دەبین، هیچ کەسێک براوە نابین، چونکە هەمومان عێراقیین، هەمومان لەم وڵاتەین و ئەگەر بێت و هەر پێکدادانێک ڕوو بدا هیچ سوودێک بۆ هیچ لایەنێک ناگە، بەڵکو سوود
دەگەینێ بە دوژمنەکانی عێراق. بۆی ئێمە داواکارین کە ڕەوشەکە ئارام بکرێتەوە و کێشەکان چارەسەر بکرێ بە پێی دەستور و بەپێی بنەماکانی یاسا. بەڵێ بەڕێز محەممەد وەک مامۆستایەکی زانکۆ و هەروەها وەک کەسێک کە لە نەتەوەیەکی جیاوازیت وەک نەتەوەیەکی هاوبەشی نێو عێراق لەگەڵ کوردەکاندا کە ژیان دەکەی بە بڕوای تۆ یان بە جۆرێکی تر بپرسم پرسی ڕەفراندۆم و ڕاپرسی کە لە ڕابردوودا ئەنجامدرا بە مافێکی دروستی بۆ هەرێمی کوردستان لە قەڵم دەدێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان هەروەها دەوڵەتی سربەخۆی ئایندەی هەرێمی کوردستانیش دیسان بە مافێکی ڕەوا دەبینی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی یان بە پێچەوانەوە. بە بۆچوونی من خۆم بۆچوونم ڕوون کردوتەوە پێش چەندین ساڵ کاتێک کۆنفرانسێک کرا لە زانکۆی سلێمانی و لەگەڵ ئەوەشدا لە سەبارەت بە دروستکردنی دەوڵەت لە دوای دەوڵەتێکی سەرەتایی و چەندین پرۆژە پێشکەشکرا چەندین لێکۆڵینەوە پێشکەشکرا و لە هەمان کاتیشدا دەستگا ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستان بڵاویان کردەوە من ئاماژەم بەوە کرد ئەگەر هەموو مافەکانمان بەدەستنێنین ئەوە مافی ئەومان هەیە کە دەوڵەتێکدا بمەزرێنی و ئەم قسەیەش دووبارە دەکەمەوە و دەڵێمەوە پێویستە هەمومان ئەو مافانەی کە هەمانە بەدەستی بهێنی بەڵام بە بۆچوونی من گەلی کورد وەکو مافێک کە دەوڵەتێکی سربەخۆدا بمەزرێنن چکە ئەمە مافێکی مرۆڤیە و مافێکی ئاساییە بەڵام کێشەکە لەسەر کاتەکەی گونجاو نییە کاتەکەی گونجاو نییە تەنها بۆ عێراق نا بەڵکو بۆ وڵاتانی دراوسێش و بۆ هەموو پێکاتەکانی تری عێراق و وڵاتانی دراوسێش گونجاو نییە تاوەکو هەنگاو بدرێ بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی بۆی پێویستە چەندین بنەما هەبێت و کاری بۆ بکرێت تاوەکو دەوڵەتێکدا بمەزرێنرێ و بڕیارێکی بەڵام بە پێچەوانی بۆ چوونەکانی تۆ بەرپرسانی هەرێم دەڵێن کە کاتەکەی گونجاوە بۆ پێی کە هێزی پێشمەرگا توانیوەتی کۆنتترۆلی تەواوی ئەو ناوچە جێناکۆک و کێشە لە سەرانە بکات کە لە ماوەی ڕابردوودا لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەدا نەبوون و هەروەها دەوترێت کە ئێستا هەرێمی کوردستان بەڕووی دنیا و بەڕووی جیهاندا پێگەیەکی جیاوازتری هەیە بۆ یەک کات لەمە باشتر نییە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی ئەمە بە بۆچوونی بەرپرسانی سیاسی باڵای هەرێم. سەرەتا بەپێی خوێندنەوەکانی من ئەم ڕوانینە ڕوانین و بیرکردنەوەی هەموو کەسایەتیە سیاسەکانی کوردستان نییە و هەندێکیان وتویانە کە ئەمە ساتەوەختا و ئەم کاتە گونجاو نییە ئەمە سەبارەت بە هەرێمی کوردستان پێش ساڵی 2023 ئەمە بابەتێکانەکە کە من ئاماژەی پێدەدام بابەتی یەکەمیان کە من پۆلێنی بکەم ئەنجامدانی ڕێفراندۆم و دەرئەنجامەکانی بە ئاراستەیەکدا و لەگەڵەوەشدا بابەتی دووەمیان ناوچە جێناکۆکەکانە بۆچوونی من بۆچوونێکی سیاسی و بۆچوونێکی یاسایی و دەستوریە ئەگەر بێت و بگەڕینەوە بۆ یاسا و ڕێکارەکانی پێش دانانی دەستوری عێراقی و بڕگەی مادەی 140 و مادەکانی تریش ئاماژە بەوە دەدەن ئەم ناوچانە جێناکۆکن و کێشەی لەسەرا و ئەم ناوچانەش تاوەکو جێناکۆکی بمێنێتەوە مانای ئەوەیە کە ناکرێت لەلایەن یەک کەسەوە یاخود بە شێوەیەکی تاگلایەنانە پەیڕەو بکرێت و بەڕێوە ببرێت واتە لەلایەن حکوومەتی ناوەندەوە بەڕێوە ببرێت یاخود بە تەنها لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە ببرێت چونکە بە شێوەیەکی گشتی و بۆ شێوەیەکی ئاسایی ئەم ناوچانە جێناکۆکە بۆیە پێویستە ئیدارەی بەڕێوەبردننی ئەم ناوچانە هاوبەشی بێت
من وەکو خۆم لەگەڵ دەستوردام من لەگەڵ بۆچوونەکانی سەرگوزیرانی عراقدام کە پێش هەفتەیەک یاخود 2 هەفتە وتی ئاماژەی بەوەدا کە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە ئیدارەیەکی هاوبەش دروست بکرێت لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان دەسەبارەت بە کێشە لەسەرەکان ئەمە تاکە چارەسەرە بۆ ناوچە جێناکۆکەکان تاوەکو هیچ پێکدادانێکی سەربازی نەدات و هەمومان بدۆڕێین تاوەکو لە داهاتوودا ئەم ناوچانە یەکلا دەکرێتەوە بە پێی مادەی 140. بەڵێ دەمەوێت پرسیارت لێ بکەم لەسەر ڕەوشی کەرکووک بەڕێز محەممەد ئەگەر جەنابەت بیرت بێ کەمێک بگەڕێنەوە بۆ ڕابردوو سەرۆک مام جەلال لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی زۆر دەکۆمنت و بەڵگەی زیندوو کوردستانی بوونی کەرکووکی سەلماند بەڵام بەداخەوە ئێستاشی لەگەڵا بێ و لە دوای ماڵاوایی سەرۆک مام جەلال تا ئێستا حکوومەتی عێراقی و بەرپرسانی عێراق ئامادە نیندان بە کوردستانی بوونی کەرکووکدا بنێن و ئامادەش نین و کەرکووک بژێڕنەوە بۆ سەرخاچی هەرێمی کوردستان. بە بڕای تۆ ئەمە تەواو پێشێلکردنی مافی کورد نییە، کوردەکان لەم سۆنگەیەوە ئەوە نابینن کە ئیتر ئاسۆیەکی ڕوون نییە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەوان بۆ نمونە خاچی کەرکووک ڕەوا نابینن بە هەرێمی کوردستان ئاخۆ ئیتر چۆن دەتوانن مافەکانی تری میلەتی کورد بدەن؟ سەرنجت چییە لەسەر ئەمە؟ سەرەتا دەمەوێت بڵێم مادەی 140 بە شێوەیەکی گشتی لا نەبراوە و نەمردووە کە هەندێک لە کەسایەتیەکان دەیڵێن مادەی 140 مادەیەکی دەستوریە و ئەم مادەیە کاتی بۆ دەستنیشان کراوە تاوەکو جێبەجێ بکرێ، بەڵام بە بۆنەی ئەو زروفەیانی کە بەسەر عێراقدا هاتووە و ڕێکاری سیاسی لە دوای ساڵی 2023 لە دوای دانانی دەستوری عراق و تاوەکو ئەم ساتە وەختەکە ڕوبەڕووی تیرۆریستانی داعش دەبینەوە هیچ هەلێک ناتوێتە پێشەوە کە ئەو مادەی 140 جێبەجێ بکەین. ئەم قسەی ڕەت دەکەمەوە. ئەمە خاڵی یەکەمیان بۆ. خاڵی دووەمیان گەر بڵێم بە شێوەیەکی ئاشکرا دەیڵێم کەرکووک بریتە لە عێراقێکی بچووک کراوە وە لە هەمان کاتیشدا عێراق بە شێوەیەکی گشتی تورکمان و عەرەب و شیعە و سونە و شەبەک و یەزیدی و هەموو پێکاتەکانی تریشی تێدایە و لە هەمان کاتیشدا کەرکووکیش وەکو عێراق وایە و دەڵێم ڕاستە زۆرینەی شاری کەرکووک کوردن و کوردی تێدانیشتە جێ، بەڵام ئەمەمانە ئەوە نییە کە کەرکووک پێکاتەکانی تری تێدا نیە یاخود مەزهەب و ئاینی تری تێدا نیە. شاری کەرکووک بریتە لە عێراقێکی بچوو کراوە بۆیە سەبارەت بەم بابەتە دەڵێم وەکو چۆن عێراق زۆرینەکەی بریتە لە شیعە، بەڵام ناتوانین بڵین کە عێراق مڵکی شیعەکانە، ئەمە ڕەت دەکرێتەوە بە هەموو شێوەیەک. بە هەمان شێوەش بۆ کەرکووک وا دەڵێن کەرکووک بریتە بۆ لەو شارێکە بۆ هەموو پێکاتەکان، بۆ هەموو پێکاتەکانی نێوخۆی کەرکووکە بۆ کورد و عەرەب و تورکمان و سونە و شیعە و هەموو پێکاتەکانی تری کەرکووک شارێکە بۆ پێکاتەکانی. بۆیە پێم وایە پێکاتەکانی کەرکووک دەتوانن ئەمنێت و ئاساییش بەرقەرار بکەن لە کەرکووکدا و ئەگەر بێت و حکوومەتی ناوەند بڵێن ئێمە تەنها لایەنین کە دەسەڵات بگرین بەسەر کەرکووکدا ئەمنێت و ئاسایش تێدا بەرقەرار نابێ. بە هەمان شێوەش حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ شاری کەرکووک شارێکی کوردی و دەسەڵات بگرێتە دەست ئەمنێت و ئاسایشی تێدا بەرقەرار نابێ. بۆیە پێ دەڵێن ئێمە هەموو پێکاتەکان پێویستە کۆنتڕۆڵی شاری کەرکووک بکەن و بەڕێوەی بەرن. کەواتە تۆ شەک مامۆستایەکی زانکۆ باوەڕت بە کوردستانی بوونی کەرکووک نییە؟
من بۆ چوونی خۆم ڕوون کردەوە وتم کە زۆرینەی شاری کەرکووک کوردیە بەڵام ناڵێم شارێکی کوردیە ئەگەر بڵێم لە سەدا سەد کەرکووک شارێکی کوردیە ئەو کاتە ئەبێت تورکمان و عەرەب لابەرین و بیان سڕینەوە وەکوتم عێراق زۆرینەی شیعەیە و ناتوانین بڵێ عێراق بریتە لە وڵاتێک بۆ شیعەکان ئەو کاتە کورد و سونە و هەموو پێکاتەکانی تر دەسڕینەوە بۆیە بۆ چوونی من زۆر ڕوونە سەبارەت بەم بابەتە. کەواتە بە پرسیارێکی ترم بەو جۆرە بێ کە وەک تۆ باسی دەکەی کە دەکرێت بۆ نمونە هەموو پێکاتە جیاوازەکان لە شاری کەرکووکدا پێکەوە بژین بە پێ هیچ گرفتێک بەڵام دەزانیت کە لە ئێستادا بۆ نمونە لە شاری کەرکووکدا هەموو پێگاتەکان دەژین ئەگەرچی بۆ نمونە زۆربەی پۆستە ئیداری و باڵەکانی پارێزگای کەرکووک بەدەست کوردەوەیە بەڵام ژیانێکی یەکسان و ئارام لە شاری کەرکووکدا بەرقەرارە بەڵام ئێستا هەوڵ هەیە بۆ شێواندنی ئەم ئارامیە و بۆ تێکدانی ئەم سەقامگیریە ئەگەر تۆ وەک مامۆستایەکی زانکۆ پێشتر سەردانی شاری کەرکووکت کردبیان لە داهاتوودا سەردانی بکەیت دەبینی کە کورد و عەرەب و تورکمان و کلدان و تەواوی بە پێکاتە جیاوازەکانی تر لە ناو شاری کەرکووک بە ئارامی دەژین پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز لە نێوانیاندا هەیەەوە پەیوەندی زۆر فراوان لە نێوانیاندا هەیە بەڵام دەبینی ئێستا کە من و تۆ گفتوگۆ دەکەین دەست بۆ ئەم ئارامیە دەبرێ بۆچی؟ ئەگەر بڵێم ڕاستێکە بەو شێوەیە بێ کە تۆ بڵێیت ئەمنیەت و ئاساییش لە شاری کەرکووکداهەیە و پێکاتێکی پێکاتەکان هەمویان پێکەوە دەژین ئەمە ئەواوەتی ئێمەیە ئاوەتی ئێمە بریتە لە پێکەوە ژیانی هەموو پێکاتەکان وەکو تو وتت ڕاستێکە بەو شێوەیە بەڵام بە بۆ چوون و خوێندنەوەی ئێمە کێشەی زۆرەیە لە شاری کەرکووکدا کاتێک لە هەواڵەکاندا دەیخوێنینەوە چەندین کێشە هەیە واتە شەنوچات و پێکدادان هەیە لە شاری کەرکووکدا لامان کاتیشدا ئەزمەی زۆر هەیە لە نێو ئەو شارەدا و ناتوانین ئەو ڕاستیانە فرامۆش بکەین ئەگەر ڕاستی فرامۆش بکەین ئەوە ڕوبەڕووی کێشەی زۆر دەبینەوە بۆیە پێویستە لەگە ڕاستیدا مامەڵە بکەین ئەگەر کێشەی زۆر هەبێت یاخود ئەزمە هەبێت یا قەیرانی گەورە هەبێت پێویستە چارەسەری بکەین بە شێوەیەکی هێمن و ئارامانە و لەگەڵەوەشتا ئێمە ناتوانین ئەو فرامۆش بکەین کە کێشەکان چارەسەر بکەین لە ڕێگەی بەکارهێنانی چەک و ڕوبەڕووبوونەوەدا ئێمە هەموو ئەوانە ڕەت دەکەینەوە بنەمای چارەسەرکردنی کێشەکان بریتە لە گفتوگۆکردن ئێمە ڕۆڵەی یەک وڵاتین ڕۆڵەی یەک خێزانین ئەگەر ڕوبەڕووبوونەوەی سەربازیش ڕوو بدا لە نێوان براکانی یەک وڵات یەک خێزان دەبێتەوە هۆی دروستبوونی کەلێنێکی زۆر گەورە و چەندین ساڵ درێژە دەکێشێ و لە بەرژەوەندی هیچ کەسێکدا نیە وێ داوا دەکەین لە هەموو پێکاتەکان کە بگەڕێنەوە بە بیر و بۆ چوون و بە شێوازی حکمە و مامەڵەکردنی تەندروستیانە کار بکرد بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەتی پێکاتەکانی شاری کەرکووک بۆیە ئەوەی کە داوا کراوە لە ئێستادا چارەسەرکردنی کێشەکانە لە ڕێگەی گفتوگۆ. بەڵێ کەواتە کۆتا پرسیار دەبێت بەگشتی ئەو بپرسم وەک مامۆستایەکی زانکۆ پێشبینیت چێ بەوەی ئایا لە ئایندەدا حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دەتوانن جارێکی تر پەرە بە پەیوەندیەکانیان بدەنەوە یان ناک بە پێچەوانەوە دۆخەکە بەرەو ئاڵۆستر دەچێت سوپاس دەکەم بە کورتی وەڵامم بدەیتەوە. بە شێوکی گشتی و ڕاستگویانە بڵێم پرۆژەی سیاسی لە دوای ساڵی 2023 لەسەر دوو بنەمان دامەزراوە یەکەمیان بنەمای کوردی بنەمای دووەمیان شیعەکان بوو ئەم دوو بنەمایە زۆر گرنگ بوو بۆ دروستکردنی عێراق لە دوای ساڵی 2023 و لەگەڵ ئەوەشدا ئیرادەی دەرەکی و دەستی نێوخۆییش هەیە دەیەوێت پێکدادان ڕووبدا لە نێوان ئەم دوو پێکهاتەیەدا ئێمە ڕێگە نادەین بە هیچ شێوەیە هەندێک لایەن هەیە زۆر خراپن لەلایەن لە بەری کوردەکان و لەگەڵ ئەوەشدا لەلایەنی شیعەکان دەیەوێت ڕوبەڕووبوونەوە
بوونەوە دروست بکات لەگەڵەوەشە دەیەوێت پریشکی ئاگرەکە دەست پێ بکات لە نێوان کورد و شیعەدا و ئەو کەسایەتیانن ناسراوە لەلایەن کوردەکان و لە هەمان کاتیشدا لە لای شیعەکانیش ناسراوە ئەو کەسانە هەموو بە هەمیشەی بە شێوەیەکی گشتگیرانە ڕەتکراونەتەوە لە هەمان کاتیشدا ئەوەی جێگەی دڵخۆشیە چەند کەسایەتێکی عاقلانە و بیر و بۆچوونێکی جیاواز و گفتوگۆکەر هەیە کە هیوادارین ڕێگەیان بۆ بکەنەوە و دەرفەتیان بدەنێ تاوەکو بتوانین ئەم کێشە و ئەم ڕەوشە مەترسیدارە چارەسەر بکەن چونکە داهاتووی ئێمە و داهاتووی ناوەکانی ئێمە دەکاتە مەترسیەوە بۆیە من ئەوەتە خوازمەوە ئەمەلێکی زۆرم هەیە بەلایەنی کوردەکان و بەتایبەتی لەلایەنی شیعەکان و تحالفی وەتانی کەسایەتیە بیر بۆ چون جیاوازەکان و کەسایەتیەکانی کە ئامادەی گفتوگۆن کێشەکە چارەسەر بکەن و هیوادارن هیچ پێکدادان ڕوو نەدات و کێشەکان لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێ و لە ژێر سایی دەستوری عێراقیدا و بنەمای یاسا کە چارەسەری هەموو کێشەکانە لە عێراقدا. سپاس بۆ بەڕێز محەممەد حەنون مامۆستای زانکۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری بەغدا لەگەڵمان بوویت. سپاس بۆ سەرنجەکانی بەڕێستان.